سلااوڕێ ساوڕێیان هیوادارم باش بن سەلامت بن تەندروست بن لە هەر شوێنێکی دنیان. چەند ڕۆژێک پێشێستا پێمان ڕاگەیاندن کە خۆری مەسرور بارزانی لە حکوومەتی هەرێم کۆتایی پێهاتووە و ئەمڕۆژ چەند زانیاریەکی ورترتان لەسەر دوایین کۆبوونەوەی ئەمریکیەکان لەگەر مەسعود بارزانی لەسەری ڕەشکرایە پێڕادەگەێنین. دەمان ئەمریکیەکان بە ڕوون و ڕاشکاوی بە مەسعود بارزانیان وتووە کە مەسرور بارزانی نابێ ببێتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەبەرەوەی هەم لە ناوەخۆ تەعاملی زۆر خراپە لەگەر عێراقیەکان لەگەر ئەمریکی و ئەوڕۆپیەکانیش زۆر نایداریە و لەوەش خراپتر پێیان وتیە لەگە زۆربەی حیزبە کوردستانیەکان و کەسایەتیە کوردەکانی قسەمان کردی هەمویانیا قسەیان کردووە کە مەسرور بارزانی کەسێکی عەسکەریە و ئیدارەی سفرە. بۆیە دوای کۆبوونەوەکە لەگەر مەسعود بارزانی بە مەسرور بارزانی وتووە مەسعود کە ئەمریکیەکان لێت ناڕازینە و نابێ ببیتەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە پێی ئەو زانیاریانەی بەدەستەمە گەیشتە. مەسرور بارزانی زۆر تووڕە بووە ئەو کەسانەی کە دوای کۆبوونەوەکەی مەسعود و مەسرور چوونەتە ژوورەوە بینێویانە ئاو لە هاردەکە ڕژاوە ئەو مێوە جاتانێک کە لەسەر مێزەکان دانرای هەمووی پەرگرایە یان ئێمەش پێ دەچێ دوای پێگەیاندنی هەواڵەکە مەسعود بە مەسروری مەسرور ئینفعالی کردبی و ئەو مێزەی کە لە بەردەستی بووە شەقی لێدا و تی هەرداوە. یعنی بە کوردیەکەی ئەو دەگەهەی کە نێچیر و قوباد و پاڤڵ لە مەسروریاندا سەری گرتووە و مەسرور جارێککە نابێتەوە سەرۆکی هەرێم. ئەمە دوایین زانیاری دەقیقن بە ئێوەی دەڵێن. هەرویستم ئێوەش ئەوە بزانن کە دوای پێگەیاندنی هەواڵەکە بە مەسرور ئینفعالی کردووە ئەو مێزەی لە بەردەستی بووە فڕێی داوە دەنجی بەرز کردوتەوە. ئیتر پیلانەکەی نێچیر و قوباد و پاڤڵ سەری گرت و مەسرور بای دەکات. بەمە زیاتر کاتتان ناگرم کاتە چی خۆش ماڵاوە هاوڕێ.